ڕەجەب تەیب ئەردۆغان ئیدی بابەتێکی باس کرد بۆ ڕۆژەوی هەموو میدیاکانی تورکیا و میدیاکانی جیهان. ئەویش مەسەلەی پەکەکە 5 بۆ 10 تا 15 منداڵ ساز دەکەن. ئەوە لە کوێدا گوتی لە کاتێکدا کە ئەردۆغان لە کۆبوونەوەی گروپی پارلەمانی ئاکەپەدا لەگەڵ محەممەد عەلی چەلەبی کە کەسێکی نیمچە ئەکادیمیە تازە هاتوتە ناو ئاکپارتی، لە کاتێکدا کە ئەردۆغان پێشوازی لێ کرد و دەستی لە ناو دەستیدا بوو تۆقەی لەگەڵ دەکرد، پرسیارێکی لێ کرد. یەکەمین پرسیاری ئەردۆغان چییە؟ خۆتان دەزان ئەردۆغان و پێش ئێستا هات بووە پێش چەند ساڵێک هاتە ئەڵمانیاش، لە ئەڵمانیا ئەوەی داوای لە تورکەکان ئەوە بوو، ئەوە نەبوو بچن بخوێنن، فێری زانست ببن، فێری پیشەیەک ببن، ئیتر خزمەتی خۆیان و وڵاتی خۆیان و یان وڵاتی تێدا دەژین بکەن. داخوازیەکەی ئەردۆغان ئەوە بوو 20 منداڵ ساز بکەن، بۆ ئەوەی 20 منداڵ ساز بکەن، چونکە ئەڵمانەکان منداڵ کەم ساز دەکەن. ئەگەر تورکەکان 20 منداڵ ساز بکەن ئەو پێیوا بوو ئەو تورکەکان حاکم دەبن بەسەر ئەڵمانیادا. ئیتر لەگەڵ چەلەبیش یەکەمین پرسیاری ئەوە بوو چەند منداڵت هەیە؟ چەلەبیش گوتی 1 منداڵم هەیە. ئەو کاتە هاوسەرەکەی چەلەبیش لە تەنشتی ڕاوەستا بوو، ئیتر گوتی شتیوا چۆن دەبێ؟ 1 منداڵ چۆن دەبێت؟ شتیوا قەت نابێ. ئەویش چەلەبیش تەماشای خێزانەکەی کرد، گوتی هاوسەرەکەم دکتۆرات دەکا، کاتی نییە لە بۆ منداڵ. ئەویش گوتی نابێ، کاری ئەو دکتۆرات نییە، کاری ئەو دروستکردنی منداڵە. تەماشاکە منداڵ زۆر زۆر گرنگە. تەماشاکە پەکەکەیەکان بەردەوام 5 بۆ 10 تا 15 منداڵ ساز دەکەن. ئەوە گفتوگویەکی زۆر زۆر سەیری دروست کرد. یعنی هەموو خۆی لە خۆیدا ئەوانەی خۆیان بە ئۆپۆزیسیۆنی ئەردۆغان دەزانن بە تەنیا خۆیان بەوە خەریک کرد کە ئەردۆغان عەقلی لەسەردا نەماوە، بێعەقڵە، نازانێ پەکەکەیەکان زەواج ناکەن و منداڵ دروست ناکەن، بە تەنیا خۆیان بەوە خەریک کرد. بەڵام لە پەنای ئەوەدا ئەردۆغان بە یعنی لە دڵەوە ئەو قسەی کرد و مەبەستی ئەردۆغان ئەوە نییە کە نەزانێ پەکەکەیەکان زەواج ناکەن و منداڵ دروست ناکەن. مەبەستی ئەردۆغان کوردەکان بوو. ئیتر ئەمە نیشانمان ئەدا، دووشتمان نیشان ئەدا ئیسلامی سیاسی چۆن لە ژن دەڕوانێ، یعنی وەکو مەکینەیەک بۆ دروستکردنی منداڵ، بە تەنیا بۆ دروستکردنی منداڵ. ئەگەر نا ژن دکتۆرات دەکا، ژن کاسبی دەکا، ژن دەخوێنی، ژن فێر دەبێ، هیچ گرنگ نییە لە بۆ ئەوانە. لە بۆ ئەوانە ئەوەی گرنگە ژن کاری ئەوەیە منداڵ دروست بکە و وەچە بنێتەوە. لەلایەکی دیکە ئەوەی کە هەری زۆر بە یعنی لە بەرژەوەندی پەکەکە تەواو دەبێ، ئەردۆغان لێرەدا ئیعتراف دەکا کە پەکەکە و خەڵکی باکوور تێک هەڵکێشی یەک. لە ڕاستیشدا وایە، یعنی ئەگەر بێت و چەندین ڕەخنەش لە پەکەکە بکرێ و لە کەم و کورتەکانی بکرێ لە باکووری کوردستان، بە تایبەتی لە ساڵانی دوایی، هەتاوەکو ئەو گفتوگۆیانەی ئەو گفتوگوێ نەخوازراوە و ئەو گفتوگۆ دۆگماتیکانەی لە نێوان هەندێک کادری پەکەکە و هەندێک ڕاگەیاندن، بە تایبەتی پەنجە بۆ ماڵپەڕێک درێژ دەکەم، ماڵپەری لێکۆڵینی پێ دەڵێن. ئەو ماڵپەڕە بەڕای من پێشتریش هەندێک کاری خراپی کردوونە. یعنی ئەگەر ئەمانەیە هەمیان بینینە بەریەک، ناتوانین بڵێن کە خەباتی گەلی کورد لە باکووری کوردستان و لە تورکیادا بە تەواوەتی داببڕین لە مەسەلەی پەکەکە. هەتاوەکو ئێستا ئەو ڕەخنانەی کە لەسەر پەکەکەش دەکرێن لە چوارچێوەی خودی پەکەکەدانا، یعنی لەوەدا دەرناکەون. ئەمە نیشانەیەکە بۆ ئەوەی کە نەژادپەرستی ئەردۆغان و دەوڵەتی تورکیا و بە تایبەتیش ئیسلامی سیاسی و ناسیۆنالیستی تورک باشتر ببین. لێرەدا ئیعترافێکی زۆر زۆر زەق و بەرچاو
دەرەکەوێتن کە دەوڵەتی تورکیا بە سەرۆکایەتی ئاک پارتی و ڕەجەب تەیب ئەردۆغان و شەریکە بچووکەکەی مەهەپە بەڕاستی شتێکیان نییە بۆ گەلی کورد ئەوەی هەیەە پاکتاوکردنە ئەوەی هەیەە نەژاد پەرستیە یعنی ئێوە منداڵ زیاتر دروست بکەن چۆن ئەردۆغان ئەوەی بەو تورکانە گوت کە لە ئەڵمانیا دەژین لە دژی ئەڵمانیا بوو هەمان ئەوەی ئێستا کەش دەڵێ لە دژی کووردە لە دژی هەبوونی گەلی کووردە ئیتر مرۆڤ دەبێ ئەو شتانە بەڕاستی تێکەڵ نەکە لەگەڵ کۆمەڵێک ڕەخنە لە پراکتیکی چەند ساڵی دوایی پەکێکە کە بە خۆشمان بەشێکین لەو ڕەخنیانە و بەردەوامیش دەبین ئیتر ئەمە نیشانی ئەدا کە بەڕاستی ڕەجەب تەیب ئەردۆغان چۆن شپرزە بووە و شکستی هێناوە و ئەگەر ئەمە تۆزێک بگەڕێنینەوە بۆ ڕابردوودا بە تایبەتیش مەسەلەی پرۆسەی ئاشتی نیازی ڕەجەب تەیب ئەردۆغانمان زیاتر بۆ دەردەکەوێت کە ئەوە بوو یعنی ڕەجەب تەیب ئەردۆغان وای بیر دەکردەوە لە ڕێگای کردنەوەی تەرەتە شەش یعنی تەلەڤیزیۆنی کۆماری تورکیا بە زمانی کوردی و لە ڕێگای کۆمەڵێک دەستەواژەی کاتێک دەهاتە دیار بکرد ڕۆژ باش دیار بکە ڕۆژ باش بە کوردی یعنی ڕۆژ باشەکەی دەگوت باسی کورد و کوردستانی نەدەکرد بێگومان ئەمە هەمویان لە خەیاڵی ڕەجەب تەیب ئەردۆغاندا ئەوە بوو خۆی لە خۆیدا ژمارەیەکی کەم خەڵک دەنگ بە پەکەکە دەدەن ئەوانی دیکە هەمویان دەنگ بە من دەدەن بە تایبەتیش کوردە محافز کارەکاندا لە ڕێگای پرۆسەی ئاشتیشدا ئەتوانم ئەو لە سەدا حەوت و لە سەدا هەشتەی کە هەشە کە هەیە ئەویش ببە ئیتر بەڵام لە پرۆسەی ئاشتیدا تەماشامان کرد بە تایبەتیش لەو سەردەمەیدا کە سلاحەدین دەمێرتاش لە 2013 بەدواوە بە تایبەتی تەماشا دەکەین کە سلاحەدین دەمێرتاش هاوسەرۆکی هەدەپە بوو ئیتر نەوەک دەنجی کوردەکان تەنانەت لە ناو کۆمەڵگای مەدەنی تورکدا توانی بەڕاستی ژمارەیەکی زۆر لە دەنگەکان کۆبکاتەوە ئەمە هەموو خەون و خەیاڵی دەوڵەتی ئاکەپەی تورکیای بەڕاستی تێکشکاندووە و ئێستاکەش هەرچی بۆیان ئەکرێ نازانن چی بکەن لە سەردەمێکدا کە باس لەوە دەکرێت 6 مانگ ماوە بۆ هەڵبژاردن ئیتر دەوڵەتی تورکیا لەلایەک لەگەڵ ناتۆ بەردەوام دەکا لەلایەک لەگەڵ پوتین ئیتر هەموو هێلکەکانی خستونەتە سەبەتەی پوتین بۆ ئەوەی جارێکی تر پوتین هاوکاری بکە بۆ ئەوەی ڕەجەب تەیب ئەردۆغان لە هەڵبژاردنەکاندا بیباتەوە و دەربچێت لە سووریاشدا تەماشا دەکەین هەمان جم و جۆڵ هەیە لێرەدا نایە مەسەری هەوڵ ئەدەم بەیانی لە ڤیددیوەکدا باس لەوە بکەم کە تەماشا دەکەین لە ڕێگای جەبهەت النوسرا واتە ئەڵقاعیدە کە ناوی خۆی گۆڕیوە بۆ هەیئەت تەحریر شام دەوڵەتی تورکیا دەیەوێت چی بکە ئیتر عەفرینیان تەسلیمی ئەوان کرد لە پشت ئەوەدا بێگومان کۆمەڵێک سیناریۆ هەنا هەتاوەکو ئێستا ئێمە ناتوانین بە دەقیقی لە 100% بڵین فلانە سیناریۆ ڕاستە فلانە سیناریۆ هەڵەیە کۆمەڵێک سیناریۆ هەنا بەڵام لە ئایندەدا شتی نوێ ڕوو ئەدەن بەر لە هەڵبژاردن کە یەک لەوانەش ئیتر گفتوگویە لەگەڵ بەشار ئەسەد بزانین ئەمانە هەموو چیان پێدێ دەگەن بەکوێ لە ئایندەدا دووبارە لەگەڵتان دەبمەوە ئێستاکە کاتتان ناگرم کاتێکی خۆش ڕێز و سڵاو